هەنگاونان بەرەو کەشێکی شۆڕشیرانە خێراتر بووە. لە هەفتەی ڕابردوودا چالاکیە ناڕەزایەتیەکان و بەرەنگاربوونەوەی هێزە سەرکوتگەرەکان بەربڵاو و بەردەوام بووە. ڕۆژی هەینی 26 ڕێبندان ژمارەیەک خوێندکار لە ناڕەزایەتی بە کوژرانی خوێندکارێک بە ناوی ئەمیر محەممەد خالقی لە ناوە و دەرەوەی بەشە ناوخۆیەکانی زانکۆی تاران کۆبوونەوە و لەگەڵ هێزەکانی حراست و مەئمورانی لیباس شەخسی تێکەڵچوون. ئەوان دروشمیان دەدا ئەو خوێنەی کە دەڕژێت بە هیچ شتێک ناسڕێتەوە. خوێندکار ئامادەی مەرگە بەڵام سەرشۆڕی و ژێردەستەی قبول ناکات و هەوڵیان دەدا گەماڕۆی بەشە ناوخۆیەکان بشکێنن و ڕێگە بدەن ژمارەیەکی زیاتر لەو خوێندکارانەی کە لە دەرەوە بوون پێیانەوە پەیوەست بن. تا ئێستا هەندێک لەو خوێندکارانە توانیویانە خۆیان بگێنە ناو بەشە ناوخۆیەکان و بە ناڕازیانی دیکەوە پەیوەست بوون. سەرۆکی زانکۆ هەوڵی داوە بارودۆخەکە هێور بکاتەوە. ئەو ڕایگەیاندووە کە هۆکار و سەبەبکاری ئەو گرژی و ئالۆزیەی ئێستا هاوشێوەی ساڵی 1970 لیباس شەخسیەکانن. ئەو بەوتەی خۆی هەوڵی داوە کە کارەساتێکی تر لە بەشە ناوخۆیەکانی زانکۆ ڕوو نەدات، بەڵام کەشی ناڕزایەتیەکان لەو کاتانەدا ئەوەندە ئاڵۆز بووە کە تا گەیشتنی ئەم هەواڵە نەیتوانیوە خوێندکارەکان هێور بکاتەوە. بە پێچەوانەوە بەهۆی کردەوە سەرکوتگەرەکانی بەکرێ گیراوانەوە خوێندکارە ناڕازیەکان بەرگری زیاتریان کردووە و دروشمی حراست سپاهی دوژمنی ئێمە ئێوەن و لە هەندێک حاڵەتدا تەنانەت مەرگ بۆ خامنەیان داوە و یەکێک لە لیباس شەخسیەکانیان دەستگیر کردووە و دەستیان بەسەر بەڵگەنامەی بەکرێگیراوبوونی ئەو کەسەدا گرتووە. ئەم خەبات و ناڕزایەتیانە تا کاتی ئامادەکردنی ئەم بابەتە هەروە بەردەوام بووە. لەو کاتەوە کە چالاکیە ناڕزایەتیەکان لە کۆمەڵگادا پەرەیسەندووە، کەشی خەباتکارانەی ناو زانکۆکانیش بەهێزتر بووە. هەر بۆیە لە چەند شارێکی گەورەی سەر بە چەندین پارێزگای وەک تاران، ئیسفەهان، فارس، ئازەربایجانی ڕۆژهەڵات و ڕۆژاوە، هەر سێ بەشی خۆراسان، کرماشان، کوردستان و چەندین پارێزگای تر بەرپرسانی ئیتلاعات لە ترسی کۆبوونەوە و یەکگرتنی خوێندکارانی خەباتکار پۆلەکانی دەرسیان بە شێوەی ئانلاین بەڕێوە بردووە یان بە تەواوی دایانخستون. جگە لە سەر هەڵدان و هەڵگیرسانەوەی کەشی خەباتکارانەی خوێندکاران، ناڕەزایەتی و خەباتی ژنان و پیاوانی تێکۆشەر لە شاری دێهدەشت سەر بە پارێزگای کۆهگولیە و بووی ڕەحمەت لە زمرەی تایبەتمەندیە بەرچاوەکانی خەبات و ناڕەزایەتی چەند ڕۆژی ڕابردووی وڵات بووە. ئێوارەی ڕۆژی یەکشەممە 21 ڕێبەندان دوا بە دوای بانگەوازێک لە پارێزگای کۆهگولیە و بووی ڕەحمەت لە ناڕزایەتی دژ بە دۆخی نالەباری بژێوی ژیان و تاڵانکردنی سەرچاوەکانی ئاو کۆبوونەوەیەکی ناڕزایەتی لە شاری دێهدەشت پێکهات. یەکێک لە ناڕازیان باسی لەوە کرد کە هۆکاری سەرەکی ناڕزایەتیەکە بریتیە لە دۆخی ژیان و گوزەران. ئەو وتوێتی کە زیاتر لە 11 بەنداویان لەم پارێزگا بچووکەدا دروست کردووە لە کاتێکدا زۆربەی ئەم خەڵکە تەنانەت لە خواردنەوەی ئاوی ئەم بەنداوانەش پێبەشن. لە درێژەی ناڕزایەتیەکاندا لە ڕۆژەکانی 23 و 24 ڕێبەندان ئەو وێنە و ڤیدیۆیانەی لە دێهدەشتەوە بڵاوکرانەوە نیشانی دەدا کە داواکاری ئازادیە مەدەنی و سیاسیەکان و هەوڵی هاوڵاتیان بۆ یەکگرتن بە مەبەستی بەردەوامی ناڕزایەتیەکان لە ئارادا بووە. هەواڵەکان دەری دەخەن کە تا ئێستا ژمارەیەک خەڵک دەستگیر کراون و لەو نێوەشدا منداڵیش بوونی هەیە. ئەم خەبات و ناڕزایەتیانە هاوکاتن لەگەڵ بەردەوامی خەبات و ناڕزایەتیە نەریتی بەردەوام و ڕوو لە گەشەی کرێکاران بەتایبەت کرێکارانی فەرمی و گرێبەستینەوت، خانە نشینانی پیشە جۆرا و جۆرەکان، خەباتکارانی دژی سزای لە سێدارەدان، چالاکوانانی ژینگە، کرێکارانی شارەوانی و هاوشێوەکانیان. ئەم خەبات و ناڕزایەتیانە کە بەردەوام ڕوو لە پەرەسەندنن لە دۆخێکدا بەڕێوە دەچێت کە ئابووری ئێران لە بەردەم داڕمانی تەواودایە. بەرپرسان و کەسایەتیە سەرەکیەکانی ڕەژیم لە نێو کۆمەڵانی بەرینی خەڵکدا وەک گەندەڵ و تاوانبار دەناسرێن. ناکۆکیەکان لە ناو بازنەی بەرتەسکی دەسەڵات تونتر بۆتەوە. ڕەژیم لە پەیوەندیە دیپلۆماتیەکانیدا بەردەوام لەگەڵ سوکایەتی بەرەوڕوو دەبێتەوە. بە کورتی هاوسەنگی هێز لە نێوان کۆماری ئیسلامی و جەماوەری خەڵکدا ڕۆژ بە ڕۆژ زیاتر بە قازانجی بەرەی خەڵک دەگۆڕدرێت.
خەبات و ناڕزایەتیەکانی هەر ئەم هەفتەی ڕابردوو سەلمێنەری ئەم ڕاستیان. وا دەردەکەوێت کە هەنگاوەکانی کۆمەلگا بەرەو سەرهەڵدانی کەشێکی شۆڕش گێڕانە لە کۆمەلگادا خێراتر بووە. ئەم دۆخە ئەرکێکی زۆر دەخاتە بەردەم کۆمونیستەکان، شۆڕش گێڕانی چەپ و مرۆڤ دۆستانی دژ بەستەم و چەوسانەوە کە گرنگترینیان بەم شێوەی خوارەوەن. هەوڵدان بۆ جەماوەریکردنی بەدیلی ڕزگاری بەخش وە تەرکیزکردنە سەر بنیاتنانی حکوومەتێکی کە دوای ڕووخانی ڕژیمی گەندەڵی ئیسلامی دەبێت بە قازانجی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش دابمەزرێت. ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن-ژیان ئازادی هێڵەکانی ئەم بەدیلەی ڕوون کردوێتەوە هێڵگەلێک کە دەبێت ورتر بکرێنەوە. خێرایی بەخشین بە پەرەپێدانی ڕێکخراوە شۆڕشگێڕە هەنووکەیەکان و دەستپێکردنی ڕێخستنی پێویست و نوێ. پێویستە هەموو خەبات و هەوڵەکان بە ئاراستەی دامەزراندنی سیستمێکی نوێ و بە قازانجی خەڵک بەرەو پێش بچێت. لەم سیستمەدا نەک حیزبە سیاسیەکان بەڵکو شۆڕاکان و دامەزراوەکانی هەڵبژێردراوی دەنگ و ئیرادەی ڕاستەوخۆی خەڵک دەسەڵاتدار دەبن. خۆشگوزەرانی گشتی جێگای هەژاری دەگرێتەوە و دموکراسی بەربڵاو لە جێگای ستەم و سەرڕۆیی جێگیر دەبێت. یەکسانی ڕاستەقینە لە نێوان ژن و پیاودا بەدی دێت. ئەرتەشێکی ناپیشەیی و جەماوەری جێگای ئەرتەش و سپای پیشەیی و دژە خەڵکی دەگرێتەوە و سەرنجام ئەو دەوڵەتەش خۆی وردە وردە بەرەو نەمان دەچێت.